بچی تەپرسەوە تۆ؟ من سەر قەبرانە ڕۆم نوێژی لەسەرەکەم ئەگەر پێویستیش بکە بۆ دڵنەوەی خانەوادەکە فریا سەر قەبرانووینەکەی نەکردبووم سەردانێکی ماڵەوەکەم بەس ناو خێمەوانە ناچم. بۆچی؟ لەبەرەوەی شتێکە لە سەردەمی ڕەسوڵڵڵاه نەکراوە صلی الله علیه وسلم. من شەرعیەکەکەم ناڵێم دوای خێمەکاتم بۆ ماڵەوە بۆ لای ئەو باشتر. هەند خۆی دانانی پرسەکە ینی تۆ پێم باش نییە هەر چوار مەذهبەکاڵێن حرامە هەر چواری کە من بە وتار هەمە ڕوونم کردوێتەوە بە هەموو بەڵگەکانیەوە شتێکی باش نییە. ئەگەر پرسە نەبێت چۆن دڵنەوەی کەسێک دەکەیتەوە؟ ئەچی بۆ ماڵەوە بۆ لای لە مزگەوت دەیبینی ئەوسا خەڵگەمووی لە مزگەوتە بوو کە کابرا مرد ئەیان هێنایە مزگەوت جەنازەکەی خزم و کەسوکاری هەمووی ئەهلی مزگەوت بوو هەموویە بینراوە گوێسە نەبوو ێستا ئەهلی شوێنی گەن وێ ناچار خێمێ دانێن تیا کۆبنەوە.